ئامادەبوانی بەڕێز زۆر سپاس. حکوومەتی هەرێمی کوردستان مافی خوێندنی بۆ هەموو کەسێکی دانیشتووی هەرێمی کوردستان بە ئەرکێکی خۆی زانیوە و ئەمەش لە چوارچێوەی بنەمای جارنامەی جیهانی مافی مرۆڤ بۆ دەستەبەرکردنی خوێندن و هەروەها هەموو ئەو ڕێکەوتن ناوە نێودەوڵەتیانە هەیە کە مافی خوێندن لە مافە بنەڕەتیەکانی مرۆڤە و دەبێتە هۆکارێک بۆ دەستەبەرکردنی مافەکانی دیکەش لە کۆمەڵگا. واتە کە توانیت مافی خوێندن دەستەبەرکەی بۆیە بتوانێت مرۆڤ ئاسوودە بێ یان شاد بێ بە مافەکانی دیکەی لە ڕێگەی مافی خوێندنەوە بێ. ئەگەر مافی خوێندن دەستەبەر نەکرێ هۆشیاری بە مافە مەدەنی و مافە سیاسی و مافە کۆمەڵایەتی و مافە ئابووری و مافە کولتوریەکانی دیکە دەبێتە زەحمەت. بۆیە مافی خوێندن لە زۆر ڕێکەوتن ناوە نێودەوڵەتیەکان بە حەقێکی مزاعەف بە مافێکی دووبارە یان دوو جار زیاد لە مافەکانی دیکە ئەژمارەکرێت. لەو ڕوانگەیەوە حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵی داوە کە خوێندن بۆ هەموو لایەک دەستەبەر بکە. وەک ئاگادارن هەرێمی کوردستان لە ساڵی 2014 ڕوبەڕووی چەند جۆرێک لە حاڵەتی کۆچکردن بووە. یەکێک لەو جۆرانی حاڵەتی کۆچکردن کە ڕووی لە هەرێمی کوردستان کرد حاڵەتی پەنابەران بوو کە لە دەوڵەتانی دراوسێەوە بەهۆی دۆخی ئەمنی بە تایبەتیش لە سووریاوە ڕویان دەکردە هەرێمی کوردستان و دۆخێکی دیکەش حاڵەتێکی دیکەەوە بوو کە لە دوای داگیرکردنی مووسڵ لە هەندێک ناوچەی پارێزگاکانی عێراق و پارێزگاکانی باکوور بە تایبەت لەگەڵ پارێزگا غەربیەکان تا ڕادەیەک ئاوەرەبوونێکی شبه جەماعی ڕووی لە هەرێمی کوردستان کرد. واتە هەرێمی کوردستان کەوتە بەردەم دوو ئالێرگاری جیاواز. یەکێکیان ئەوانەی لاجئینن کۆچبەرانن کە لە دەرەوەی وڵاتەوە هاتوونەوەی کەشیان نازەحینن ئاوارەکانی ناوخۆن کە لە ناو هەرێمی کوردستان هاتوون. جەنابی سەرۆک بارزانی هەر لە ساڵی 2014 فەرمانی دا بە گشتدام و دەستگاکان کە ئەوەی پێویستە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان هاوکار بن لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بۆ ئەوەی کە پێکەوە بتوانین هەموو لایەکمان مافی خوێندنیان بۆ دابینکەین. لە هەرێمی کوردستان ئێستا هاوکاری کراوە هەماهەنگی کراوە بۆ دابینکردنی مافی خوێندن بۆ 152,000 قوتابی عەرەبی ئاوارەی ناوخۆ کە لە بارە قانونیەکەی پیانەوترێ نازحین و لە قوتابخانەکانی سەر بە حکوومەتی عێراقی خوێنن و ئێمەش لە حکوومەتی هەرێمی کوردستان قوتابخانەمان بۆ دابینکردن کە زیاتر لە 140 قوتابخانەیە. ئەوەی دیکەش ئەوانە بوون کە پیانەوترا پەنابەرانیان لاجئین لە ساڵی 2014ەوە بە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان ئەوانەی کە لە هەرێمی کوردستان و لە عێراقی شکاریان کردووە هەماهەنگی کراوە چەندین قوتابخانە دروست کراوە بۆ ئەوەی کە منداڵی پەنابەر لە ناو قوتابخانەکان بخوێنێەوە بێبەش نەبێت لە خوێندن. لەو ڕوانگەیەشەوە لە ساڵی ڕابردوو لە 2022 هەنگاوێکی گرنگمان نا بە هاوکاری هاوبەشەکانمان لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کە هەماهەنگیمان کرد بۆ ئەوەی کە سیاسەتی تێکەڵکردن ئینتیگریشن پۆلیسی ئێجوکیشن جێبەجێ بکەین لە هەرێمی کوردستانە کە ئەو سیاسەتە بریتی بوو لەوەی کە قوتابیانی پەنابەر کە لە دەوڵەتێکی دیکە هاتوون لەگەڵ قوتابیانی خانەخوێ لە ناو هەمان قوتابخانە بخوێنن و بۆ قۆناغی 1 تا قۆناغی 4 لەم بابەتە سەرکەوتوو بین لە پۆلەکانی 1 و 2 3 و 4 لە قۆناغی بنەڕەتی سەرکەوتوو بین و زیاتر لە 46,000 قوتابی سوودمەند بوون لە قۆناغە. ئێستا لە سەروبەندیەوەین کە دراسی قۆناغەکانی باشتر بکەین بۆیە سیاسەتی تێکەڵکردنی قوتابیانی پەنابەر بە قوتابخانەکانی خانەخوێ بە قوتابخانە نیشتیمانیەکان زیاتر بکەین. ئەمەش لە ڕوانگەی تێگەیشتنمانە لەوەی کە دەبێت خوێندن دەستەبەر بکەین بۆ هەموو دانیشتوویەک کە لە هەرێمی کوردستاندایە. لەم بارەیەشەوە سوپاسی هەموو بەڕێزاناکەین کە لە ئێجوکیشن کلاستەر پەیوەندیمان هەبووە هەموو ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بە تایبەتیش سوپاسێکی بێپایان بۆ UNHCR کە ڕۆڵی گرنگیان هەبووە لە پاڵپشتیکردن و پشتگیریکردنی سیاسەتی تێکەڵکردن و هەم ڕۆژ ئەم قوتابخانەیە کە لە کەورگۆسک ئەکرێتەوە لە چوارچێوەی ئەو پاڵپشتەیە کە UNHCR دابینی کردو بۆ پرۆسەی تێکەڵکردنی قوتابیانی پەنابەران لەگەڵ قوتابخانەکانی خانەخوێ. دووارە بە خێراتنی خاتێکی هەڵی کلیمەنتسەکەم و
سپاس بۆ تیمەکەی بۆ هاوکاران بۆ بەڕێزان و سپاسیش بۆ بەڕێبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر و پەروەردەی قەزای خەبات کە هاوکار بوون لە دابینکردنی پێداویستیەکان بۆ ئەوەی کە بتوانین خوێندنێکی باشتر چونکە ئێستا پەروەردەیەکی باشتر یان خوێندنێکی باشتر دەبێت ئامانجی هەمومان بێ بە تایبەتیش ئەو قوتابیانەی کە پەنابەرن دەبێت بۆ شێوەیە خزمەتیان گەین. سپاس بۆ ئامادەبوونی ویلایەت.